ئەم کاتتان باش هەماندوونە بن خۆشحاڵم کە دێمەوە پێشبەرتان ئەوڕۆکە بەرنمەیەکی تایبەت پێشکەش دەکەین. تایبەتیەکە لەوەدان نییە کە ئەمڕۆکە لە ناوچەکانی دەوروبەری حەلەب شەڕێک هەیە لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتی و هێزەکانی سەر بە حکوومەتی ئینتقالی سووریا کە هەردووچیان دەگرێتەوە، هەم ئەو هێزانەی کە 100% پابەندی ئەحمەد شەرعەنها و هەم ئەو هێزانەی کە بە تەواوەتی نەچوونەتە ژێر سێبەری هێزەکانی ئەحمەد شەرع جۆلانی. ئەو دوو هێزانە بەیەکەوە ئێستاکە لە شەڕ و پێکدەدانێکی توندان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک. ئەمە لەلایەک، بەڵام لەلایەکی دیکە بۆ ئەوەی لەو ڕوانگەیە بچووکەی پرۆپاگەندەکاریەی ناسیۆنالیستانە ڕزگار ببین و بتوانین هەڵسەنگاندنێکی مانتیقی و زانستیانە لەسەر بابەتەکە بکەین، پێویستمان بەوە نییە بەڕاستی ئیتر هات و هاوار و دەستخۆشی و دروشمی بەرز و پرۆپاگەندە و ئەم جۆرە شتانە بکەین، چونکە من بەخۆم قێزم لەو شتانە دەبێتەوە. قێزم لەو شتانە دەبێتەوە لەبەر ئەوە ناکە من هێزێکی سیاسیم خۆش ناوێ ڕقم لێتی ویان ڕەخنەم لێ، هەرگیز ئەمە نیە، بەڵکو پێم وایە زۆربەی جار بە تایبەتی لە کۆمەڵگا ئیفلاسکراوەکاندا خەڵکانێکی بچووک خۆیان بە بابەتێکی گەورە هەڵدەواسن. خەڵکانێکی لاواز و لە ڕووی فکریەوە هەژار، لە ڕووی ئەخلاقی و سیاسیشەوە هەژار، لە هەمان کاتدا بۆ هەندێک مەبەستی تایبەت بە شخصی خۆیان و بە تایبەتیش بۆ خۆشاردنەوە زۆربەی جار بە تەنیا پرۆپاگەندە دەکەن لە سۆسیال میدیاکاندا، لە میدیاکاندا، لە میدیا ڕسمیەکانیشدا، چونکە حیزب بەخۆی پێویستی بەو کەسانەیە. حیزب لە سەردەمی ئەوڕۆدا خەڵکانێکی خۆش دەوێت کە دەخۆڵی لە بۆ لێ ئەدا و زۆڕنای لە بۆ لێ ئەدا و حیزبیش دەزانێت ئەمانە پێویستیان بەمەیە جێگەیان بۆ دەکاتەوە ئیتر بەو شێوەیە. بەڵام ئەمە ڕێگا لەوە دەگرێت کە کۆمەڵگەی ئێمە بتوانێت لە ڕووی فکریەوە، لە ڕووی استراتیژی سیاسیەوە، لە ڕووی زانستیەوە واقعبین بێ و ئەمەش وا دەکات لە دوای چەند تەقەیەک، چەند تۆپێک، ئەگەر ڕووداوێک ڕوویدا، ئیتر وەکو ڕووداوەکەی عەفرین، وەکو ڕووداوەکەی سەرێکانیە، ئەم جارە دەست لە هەر شتێک بەربدا. لە بۆ هەندێک ئێمە هیچ کات لەو چوارچێوانەدا هەڵسەنگاندن بۆ بابەتەکان ناکەین، لە چوارچێوەیەکی هەوڵەدەین زانستیانە، ئارامانە، مانتیقیانە تەماشای بابەتەکە بکەین. و ئەمڕۆکە لە هەمان کاتدا شتێکی نوێتان پێڕادەگەیم. ئەو شتە نوێیە کە لە میدیاکاندا باسی لێوە نەکراوە، یعنی شتەکە زۆر نوێ نییە، تەمەنەکەی مانگونی وێک شتێکی وایە ڕووداوەکە، بەڵام هەتاوەکو ئێستا لە میدیاکاندا ئەگەر ئاشکراش کراوێ بە تەنیا سەردێڕەکەی باسکراوە، ناوەڕۆکەی باس نەکراوە، بەڵام ناوەڕۆکەی زۆر زۆر گرنگە و ئەمە دەمانگەینێتە شڕۆڤەیەکی منتیقیانە. ئەمە چییە؟ نامەیەکی ئەتوانین بڵێن وەڵامە نامەیەکی خۆسەری دیموکراتیکە لە بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. هەر وەکو دەزانن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پێشتر کە لە کاتی دەستپێکردنی پرۆسەی دیالۆگدا نامەیەکی لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک ناردبوو کە ئیتر هەوڵ بدەن لەگەڵ حکوومەتی دیمەشقدا ڕێک بکەون، خۆیان بە تەنیا بە بابەتە کولتوریەکان و ئەتنیکیەکان حەبس نەکەن و لە هەمان کاتدا هەوڵ بدەن چارەسەریەک بۆ مەسەلەی چەک بدۆزنەوە. ئیتر نامەیەکی ڕەوانەی لە ئیمرالیەوە ڕەوانەی هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری دیموکراتیک کردبوو، ئیتر خۆسەری دیموکراتیکیش وەڵامی داوەتەوە، بەڵام ئەو وەڵامەکە نە لە میدیا تورکیەکاندا، نە لە میدیا کوردیەکاندا، نە لە میدیاکانی خۆسەری دیموکراتیک و پەکەکەشدا زۆر باسی لێوە نەکرا. ئەو نامەیە ئەوڕۆ بە تەواوەتی ڕێکوپێک گەشتۆتە دەستی من، لە بۆتان دەخوێنمەوە. ئینجا دەزانن کە مرۆڤ لە چ بوارێکەوە تەماشای بابەتەکان بکە گرنگە. ئەو بابەت ئەو تەسکبینیە دەبێت تێپەڕ بکرێت لە میدیاکاندا کە بڵێن
وەکو تورکەکان ئەڵێن سەدەگە چەکەکانی دانانێ سەدەکە دەیەوێت دەوڵەت دروستکە دەیەوێت هاوپەیمانی ئیسرائیل و یانیش وەکو کوردەکان دەڵێن دەوڵەت هەنگاونانێ هەتاوەکو ئێستا هیچ کەسی ئازاد نەکردووە ئیتر هەتاوەکو ئێستا قسەی جیاواز دەکەن قسەی ناخۆش دەکەن ئیتر ئەم جۆرە شتانە بەڵام نامەکە شتێکی دیکەمان پێ دەڵێ کە بابەتەکە زۆر لەوە گەورەترە ئەوەشتان لە کۆتاییدا لە بۆ دەخوێنمەوە تکایە لە ئێستاوە لەگەڵماندا بن ئەو نامەیە لە دواییدا باز دەکەم هەمووتان لە بۆ دەخوێنمەوە و هەوڵەدەم هەڵسەنگاندنی تایبەتی خۆم لەسەر ئەمە پێشکەش بکەم بەڵام بەر لەوە با بچینە سەر بابەتە ڕۆژانەیەکان ئەو ڕۆکە لە ناوچەی یعنی لە یەکشەممەوە بەدواوە بە تایبەتیش لە میحوەڕی دێر حەفر لە ڕۆژهەڵاتی پارێزگای حەلەب واتە لە باکووری سووریا چی ڕۆوەدا هەمومان دەزانی شەڕ و پێکدادانێک لە نێوان سوپای سووریا وێزەکانی سووریای دیموکراتیک سەری هەڵدا تا ئێستاش جێبەجێ بەردەوامە تەلەڤیزیۆنی سووریا لەبەر ئەوەی لە بەرەی جەنگەکەیە ئیتر وێنەکان زووتر ویانی زیاتر ئەمان بڵاوی دەکەنەوە و ئەوان هەردوو لایەن هەوڵ ئەدەن شەڕێکی پرۆپاگەندەی زۆر گەورە دژ بە یەکتری بکەن هەم هێزەکانی سەر بە ئەحمەد شەڕا واتە جۆلانی و هەم هێزەکانی سووریای دیموکراتیک هەروەکوتم لە ڕاگەیاندنەکانی خۆیاندا هەوڵ ئەدەن یەکتری تاوانبار دەکەن و یانیش ئیددا لە بەرامبەر یەکتری دەکەن ئیدداکان لە بەرامبەر یەکتری ئیتر پوچەڵ دەکەنەوە بە درۆی دەخەنەوە لە میحوەری دێر حەفر لە ڕۆژهەڵاتی پارێزگای حەلەب دەبینین ڕۆژی یەکشەمە سوپای سووریا ڕایگەیان کە هێزەکانی حکوومەتی کاتی سووریا هێرشیان کردوتە سەر باکوور و ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە و ئیتر لەوێدا حەوت چەکدار بریندار بوون لە هەمان کاتدا لە بەیاننامەی هێزەکانی سووریای دیموکراتیکدا سەعاتەکانی سەر لە بەیانی یەکشەممە فڕۆکەیەکی خۆکوژی سەر بە حکوومەتی سووریا هێرشی کردوتە سەر ئۆتۆمبیلێکی سەربازی لە ناوچەی دێر حەفر بەو هۆیشەوە سێ شەڕوان بریندار بوونا هەروەها لە ئێوارەکەیدا فڕۆکەیەکی دیکەی بێ فڕۆکەوانی هێزەکانی سووریای دیموکراتیک دیسە چوار شەڕوانی دیکەی بریندار کردوونە هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا ئاماژای بەوەدا کە گەڕەکانی نیشتە زێبوونی ناوچەکەش تووشی تۆپباران کراون بەڵام هێزەکانی دەوڵەتی سووریا حکوومەتی ئینتقالی ئەمە ڕەت دەکەنەوە و وەزارەتی بەرگری سووریاش لەو بارەیەوە قسەی خۆی هەیە ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە و پێیان وایە ئەوەی کە هێزەکانی سووریای دیموکراتیک دەکەن ئامانج لێی چاواشەکردن و نانەوەی نائارامیە لە ناوچەکەدا و هەوڵ ئەدەن کە سووریایەکی سەقامگیر و ئاشتیانە و ئاسایش سەر نەکەوێت ئەوە قسەی ئەوانە قسەی بنیە هەروەها وەزارەتی بەرگری ڕادەگەیەنێ کە سوپای عەرەبی سووریا یعنی ئەم جۆرە کۆنسپتانە ئەم جۆرە بەکارهێنانانە خۆی لە خۆیدا کێشەی لەسەر سوپای عەرەبی سووریا ئیتر زۆر دانی بەخۆدا گرتووە لە بەرامبەر گەرە شێوەینیەکانی هێزەکانی سووریای دیموکراتی کە لە ناوچەکانی حەلەب و لە دەوروبەریدا ئەنجامی دەدەن هەروەها کەناڵی تەلەڤیزیۆنی ئەلئیخباریە باس لەوە دەکاتن کە لەو ناوچەیەدا بەردەوام چەند ڕۆژێکە تۆپ بارانێکی زۆر گەورە هەیە ئیتر ئەمانە هەتاوەکو ئەمڕۆکە بەردەوامن بەڵام ئەمانە دەرئەنجامی چین ئەمانە دەرئەنجامی بنبەستبوونی ڕێککەوتنن لە نێوان حکوومەتی ئینتقالی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیکە هەردووچیان داخوازیەکانیان لە بەرامبەر یەکتریدا بەرز دەکەنەوە حکوومەتی ئینتقالی سووریایەکی مرکزی دەوێت کە دەوروبەری هەمووی کەسانی ڕیژدارن
و هەندێک لە بیرۆکراتەکانی دەوڵەتی پێشووی سووریا سونیەکانی خستونەتە لای خۆی لە تەلەڤیزیۆن و لە دام و دەستگاکاندا کاری ڕاگەاندنی پێ دەکەن، بەڵام تەماشا دەکەن حکوومەتەکە ڕەگشتی حکوومەتی ئەو کەسانەیە کە ڕیژدارن و لە ناویاندا ژمارەی ژن نییە ویان کەمە ئەگەر هەبێ بە شێوەیەشی چاواشەکاریانە هەیە. هێزەکانی سووریای دیموکراتی ئەم جۆرە سووریایی ناوێ و ئەمانە داخوازی جیاوازتریان هەیە. لە هەمان کاتدا ئێمە دەزانین کە لە دەی ئازاری ڕابردوودا لە نێوان ئەحمەد شەڕا و مەزلوم عەبدیدا لە دیمەشق ڕێککەوتنێک بە سەرپەرشتی و یانیش بە نێوبژیوانی ئەمریکیەکاندا سازکرا لەسەر هەشت خاڵ. ئەو ڕێککەوتنە هەتاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە و هەردوو لایەن لە بۆ ڕێککەوتنەکە تەفسیری جیاوازیان هەیە، چۆن لە ناو ئیسلامدا لەسەر ئاەتەکاندا لەسەر حەدیسەکاندا تەفسیری جیاواز هەیە، لە ناو ئەوانەشدا تەفسیری جیاواز هەیە و تەفسیرە گرنگەکەشیان مەسەلەی سوپایە. هێزەکانی سووریای دیموکراتیک باس لە ئاوێتەبوون دەکەن، ئەنتیگراسیۆن دەکەن. ئەنتیگراسیۆن یعنی بەیەکەوە سازان. هەرچی حکوومەتی سووریایە ئەڵێن چەکەکانتان دابنێن و بە شێوەیەکی تاکە بەشداری بکەن لە حکوومەتدا و ئەمەش هێزەکانی سووریای دیموکراتیک هەرگیز قبوڵی ناکەن و بە تایبەتیش قبوڵ نەکردنەکە لە دوای کۆمەڵکوژیەکانی ساحیل دێ، لە دوای کۆمەڵکوژیەکانی عەلەویەکان و دروزەکان دێ. ئەمە نەوەک بە تەنیا کوردەکان و هێزەکانی سووریای دیموکراتیک بەڵکو لە هەمان کاتدا عەلەویەکان و دروزەکانیش قبوڵی ناکەن، کۆمەڵگەی نێودەوڵەتیش قبوڵی ناکەن و تەماشا دەکەین بە تایبەتیش دوای کۆمەڵکوژی دروزەکاندا نەمز و شێوازی قسەکردنی نوێنەرەکەی دۆناڵد ترامپ لە بۆ سووریا تۆماس بارا گۆڕانکاری بەسەرداهات کە پێشتر دژی هەموو زۆرە لامەرکەزیەک بوو، دژی فدرالی بوو، حتا دژی فدرالی عێراق بوو، دژی لامەرکەزی بوو، یەک سووریا و یەک ئاڵا و یەک سوپا و یەک دەوڵەت و یەک حکوومەت و یەک بوو. دوای ئەوە گۆڕانکاری بەسەرداهات ئیتر و باسی لەوە کرد حتا دوێنێش ئەمەی دووبارە کردەوە کە سووریایەکی لامەرکەزی هەر کەس بە تایبەتمەندیەکانی خۆی بژی ئەمە زیاتر وەڵام دەرەوە دەبێ بۆ ئەو قۆناغا. ئیتر ئەمانە هەمویان لەلایەکن. ئەحمەد شەڕا سەردانێکی نیویۆرکی کرد و زۆر ئارەزووی ئەوەی هەبوو سەردانێکی واشنگتۆنیش بکات، چونکە نیویۆرک پایتەختی نەتەوەیە گرتووەکانە، واشنگتۆن پایتەختی سیاسەتی ئەمریکای. لە نێوان ئەو دوانەدا فەرقی هەیە. ترامپ ئەردۆغانی بان کرد لە بۆ واشنگتۆن، لەگەڵی دانیشت گفتوگۆی لەگەڵ کرد، گوتی وەرە لە بەرامبەر مەشروعیەت کە ئێمە پێ دەدەین، یعنی تۆ کەسێکی نامەشروعی ناپەسەندی لە هەڵبژاردننی دواییدا قبوڵت کرد دۆڕاندووتە، بەڵام ئەتۆ کەسێکی زۆر زیرەکی کە لە هەڵبژاردنەکاندا بە هەر شێوەیە ئەگەر بشدۆڕنی بیبێەوە لە بۆ هەندێک ئەتۆ پێویست بە مەشروعیەت هەیە، وەرە ئێمە مەشروعیەت پێ دەدەین، بەڵام لە بەرامبەر ئەوەشدا ئێمە کۆمەڵێک داخوازیمان هەیە. ئیتر داخوازیەکانیان چین ئێمە نازانین، لە پشت پەردەت لەسەر چ قسەیان کردو ئێمە نازانین، ئەتوانین گریمانەکانی خۆمان باز بکەین بەڵام نازانین چییە. بەڵام وەکو وتم ئەحمەد شەڕا ئەوەی نەبینی، یعنی دۆناڵد ترامپ لە کۆشکی سپی پێشوازی لێ نەکرد، لە نەتەوەی گرتوەکان قسەی کرد بە شێوەیەک لە شێوەکان، ئەویش بە دوای ڕەوایەتی پێدان و مەشروعیەت گەڕا تا ڕادەیەک ئەمەیان لە ڕێگەی نەتەوەی گرتوەکان پێدا، بەڵام لە کۆشکی سپی پێیان نەدا. واتە ئەتۆش دەوێت کۆمەڵێک بابەت هەن، ئەگەر ئەو بابەتانە جێبەجێ بکە ئێمەش لەوانەیە ئەو مەشروعیەتت پێ بدەین. ئێمە لە سەرەتای هاتنی هەیەت تەحریریشان بۆ سەردەسەڵاتی سووریا هەڵسەنگاندنمان لەسەر ئەوە کردبوو کە لە بۆ وڵاتانی خۆرئاوا چەند شتێک گرنگن. ئێمە دەبێ ئەمانە بزان. یەک، پێش هەموو شتێک دوای بەهاری عەرەبی وڵاتانی خۆرئاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سیستەمی کۆماریان هەڵوەشاندەوە.
الجمهورية العربية السورية، الجمهورية المصرية، الجمهورية الليبية، الجمهورية التونسية، أمانين همو هلوشان نوانيا ولا تزيقاي أمانة داتيان دروس كردن إتر كوماليك تتا و بيك هاتي عشيرتيان دروس كردن باشا بهاري عربي بۆ گەیشتە ئەو وڵاتانە بەڵام بۆ نەگەیشتە قەتەر بۆ نەگەیشتە سعودیا بۆ نەگەیشتە ئیمارات چونکە قەتەر و سعودیا و ئیمارات عشیرەتن عشيرتي السعود عشيرتي الساني وهتا دوای وانیا بەڵام گەیشتە ئەو ناوچانەی کە کۆمارین ئیتر هەتا گەیشتە عراقیش بەڵام لە عراقدا ئێران ڕێگای لێگرت و لە دوای ئێرانیشدا ئەمریکاش بینی کە بەرژەوەندی لەوەدا نییە لە عراقدا بەو شێوەیە ئیتر ئەوەی لە سووریادا ڕوئەدا لە عراقیش ڕوو بدا ئەوە ئەکرێ لە کۆنتترۆلدا دەربچێ هەڵسا ئەمجارە لەگەڵ کوردەکان و لەگەڵ بەشێک لە حکوومەتی عراقی بەشێک لە دەوڵەتی عراقی ئیتیفاقی کرد و داعشی لە ناو برد یعنی مەبەستمان لەوەیە لە دوای بەهاری عەرەبیدا ئەمریکا و خۆر ئاوا بەگشتی استراتیژیە تێکیان هەیە کە کۆمار لە ئارادا نەمێنێ و کاتێ واتە کۆمار لە ئارادا نەمێنێ بۆشاییەک دروست دەبێت ئەو بۆشای چێ پڕی دەکاتەوە لە ڕووی زانستی سیاسیەوە چێ پڕی دەکاتەوە لە بۆ هەندێک هەرسان ئەو کاتە تەماشاکە حتا پێشتر بە 10 ساڵ مەسەن لە 2001ەوە ئامادەکاریان کرد کەسێکی وەکو ڕەزت تەیب ئەردۆغانیان هێنا سەردەسەڵات ئاک پارتیەکیان هێنا سەردەسەڵات کە پێشتر نەبوو حیزبەکەشی وانیش پێک هاتە ئیدۆلۆژیەکەی کە میلی گۆرژ بوو حیزبی ڕەفا بوو بە تەواوەتی هەڵوەشا بووە ئەردۆغانیان لەمانە جیا کردەوە و ئەمجارە هەڵسان هێنایانە سەر دەسەڵات کە هێنایانە سەر دەسەڵات کۆمەڵێک ڕیفۆرمی کردن لە بواری ئابووریدا ڕاستە هەنگاویشینا لە بۆ لەناو کەوانەدا چارەسەرکردنی کێشەی کورد ئەمەش ڕاستە بەڵام لە کۆتاییدا لە بەهاری عەرەبیدا ئیتر ئەمەیان بە ئەردۆغانی سپارد یعنی جگە لە سعودیا جگە لە ئیمارات و قەتەر ئەردۆغانیش بووە مامانێکی لە دایکبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی عەشایری ئەردۆغان بەردەوام ئاکەپەیەکان و ئیخوانیەکان و ئیسلامیەکان بەردەوام پڕۆپاگەندەیەکی وایان کرد کە ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەلمانیە دیکتاتۆرە کۆماریەکان ڕزگاری دەبێ دەگاتە ئاستی خلافەت ویانیش ئیمارات و ئەم جۆرە شتانە ئیتر سەر لە نوێی ئەمە دەبێت بەڵام لە حیسابی ئەویان نەکرد کە زانست و مێژوو ئەوەی تێپەڕاندووە گەڕانەوەی مێژوو بۆ سەردەمی خلافەت شتێکی مەحاڵە ئەمە وەرچەرخانێک بوو لە مێژوویدا ڕوویدا و ئەمە گەڕانەوەی ئەمە شتێکی ناممکینە یعنی ڕاستە دەوڵەتی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆمەڵێک کێشەی هەیە بەڵام ئەوە نییە کە ئەتۆ بڵێ لە جیاتی ئەو دەوڵەتە نەتەوەیە ئەمن هەڵدەستم ئیماراتێک خلافەتێکی دیکەی ئیسلامی ئیخوانی ساز دەکەم و ئەتۆ ئەوە بفرۆشی هەموو ئیسلامیەکانی جیهان و بە تایبەتی پێک هاتە دواکەوتوەکەی ناوخۆتدا یعنی ئەمڕۆکە تەماشای حەماس بکە بەرهەمەکەمان بینی بەرهەمەکەی دەبینین وانە و لە بەهاری عەرەبیش لە بەرهەمەکەمان بینی ئیتر تەماشامان کرد ئەمە ڕوویدا یعنی مرۆڤ کاتێک بە خەیاڵ بە ئایدۆلۆژیا لە استراتیژی سیاسی بڕوانی تووشی چکەم و کورتێکی گەورە دەبێ لە بۆ هەندێک تەماشامان کرد ئیتر ئێستا کە تورکیا لە پەلە قاچەیەکی زۆر زۆر گەورەدا ئەو بە هیوای ئەوە بوو لە دوای بەهاری عەرەبیدا هەموو پایتەختە کۆماریە ئەڵمانیەکان دەڕوخێن و ئەویش پایتەختی کۆماری تورکیا بەخۆی دەڕوخێنی کە لەبەر دەستیدایە و ئیتر خلافەتێکی عوسمانی نوێ گەورە ساز دەکا کە هەتاوەکو قودس دەستچێت لەلایەکی دیکەی هەتا مەغریب و لەلایەکەی دیکەی هەتا یەمەن و هەتا دوای عراقیش دەگرێتەوە بەڵام ئێستا کە تەماشا دەکەین دەردی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆتە ئەوە ئەی دۆناڵد ترامپ مەشروعیەتم پێدەدەی یان پێم نادەی ئیتر بەڵام لە ڕووی زانستیەوە ئەوە گوتمان مەحاڵە یعنی ئەگەر ترامپشی هەوەیە یعنی تو چۆن ئەتوانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە 100 ساڵ زیاتر لە 100 ساڵ بەر لە ئێستا خلافەتی تێپەڕاندووە دەوڵەتی نەتەوەیی دروست بووە
ئەو دەوڵەتەنەتەوەیانە سەر بڕ و خێنیەوە ئیماراتی دروست ئیمارات دروست نابێ باڵکو دەوڵەت لە ناو دەوڵەتی نەتەوەیدا دەوڵەتی عەشیرەتی دەوڵەتی چەتەگەری دەوڵەتی مافیایی دروست دەبێ و کۆنتڕۆلی لە دەست هیچ لایەنێک دانیە بەڵام ئەمڕۆ ئەمە بۆ بەرژەوەندیە ڕۆژانەیەکانی ئەمریکا و ئیسرائیل باشیان خراپە بە دڵنیاییەوە باشە بە دڵنیاییەوە بە تایبەتی لە بۆ ئیسرائیل کە دەیهەیە ببێتە ئاغای ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی وای پێویستە کە لە هەر وڵاتێکدا کۆمەڵێک گروپ و عەشیرەت و چەتەی تاڵانکار هەبن و لە ڕێگەی ئەمانەدا دەوڵەتی نەتەوەیی چەقبەستوو نادیموکرات و داخراو ناچار بکە بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی ئیسرائیل بەجێبێنن و هەر کەسێکیش ئەمەی نەکرد لە کۆتاییدا وەکو بەشار ئەسەدی بەسەر بێن و ئیتر دەری بکەن لە ناو گەمەکەدا لە جێگای ئەمانەدا کەسێکی لاواز بێنن وەکو ئەحمەد شەڕا کە هەموو لە شی پەلەی پیسایی پێوەیە پەلەی خوێنی پێوێ پەلەی تێرۆری پێوەیە پەلەی سەربڕینی پێوەیە و لە لیستی تیرۆردایە کەسێکی واتە بینە سەردەسەڵات بێگومان بە دڵنیاییەوە ئەو کەسە لە ڕێگای ئەو کەسەدا ئەتوانی ئامانجەکانت بەدیبێنی کە ئەویش ئەوەیە هەروەکو باسم کرد ئاسایشی ئیسرائیلە ئیتر ئەمانە هەمویان کاتێک کۆ دەکەوە سەر یەکتری تەماشا دەکەین هەم ئەحمەد شەڕا بەخۆی هەم ئەردۆغان لەناو قەیرانێکدانا و ئەمە پەیوەندی تاڕادەیەکی زۆریش لەبارەی کردەوە پەیوەندی بە دیالۆگەکەی ئیمرالیەوە هەیە ئەو دیالۆگەی ئیمرالی هەتا وەکو ئێستاش وەکو پێویست بەڕای من تێگەشتنێکی قوڵی بۆ نەکراوە چونکە خەڵکەکە تەماشای وشەکان دەکەن پاشخانەکە نازانن ئەو پاشخانە چییە و خەڵک لە شەڕەکان تێناگەن دوو فیشک دەتاقن دوو تۆپ دەتاقن دوو ڕاجیما دەتاقن لە سوسیال مێدیادا دەیکەن بە هەڵا و لاوازیەکانی خۆیان لە ئاستی فکریدا لە ئاستی ڕووناکبیردا لە ئاستی ئەخلاقی کۆمەڵایەتیدا لە پەنای ئەوەدا دەشارنەوە خۆی پێ هەڵدەواسن خۆ هەڵواسین بەشتی گەورە لەلایەن خەڵکی بچووکەوە بتەوێت و نەتەوێت گومانی لەسرە من بەردەوام باسی ئەوم کردەوە بۆ بەردەوامیش باسی دەکەم بەڵام تەماشا دەکەین دنیای ئێمە دنیایەکی پۆپولیستیە و دنیا پۆپولیستیەکە لە دنیای پۆپولیستیدا ئەم شتانە باویان هەیە کە شتی بەتاڵن شتی کاتینە و ئەم شتانە ئەتوانن ئەو جۆرە خەڵکانە کە مێشکی خۆیان ئازار نادەن مێشکی خۆیان ماندوو ناکەن قوڵ نابنەوە لەسەر بابەتەکان ئەتوانن ئەمانە لە بواری ڕۆژانەدا دڵ و دەرونی خۆیان ئارام بکەنەوە بەم جۆرە شتانە بە کورتی قەیرانێکی زۆر زۆر گەورە هەیە و ئەو قەیرانە گەشتۆتە ئاستێک کە پێویستە تا ڕادێک بە چەک چارەسەر بکرێ کە بە چەک چارەسەر دەکرێ مانای ئەوە نیە شەڕێکی دوور و درێژخایەن ڕوو بدا بەڵکو شەڕێک کە پێشەوەی ئەتۆ ئەنجامەکەی بزانی لایەنەکان تاقیب بکەیەوە لایەنەکان تاقیب بکەوە کە کامیان سەر دەکەوی و بتانی هێزی هەردوو لایەن بپێوی لەو بوارەدا لە بۆ هەندێک ئێستا کە تەماشا دەکەین لە ناوچەیەدا شەڕێک ڕوو ئەداوە ئەم شەڕە شەڕی نفوزە شەڕی تاقیکردنەوەی شەڕی پەیوەندنی توانە سەربازی و سیاسی و دیپلۆماسی و ڕێخستن یەکانە شەڕی ڕاگەیاندنە و ئەمەش هەتا کوێ دەچی جارێ نازانین بەڵام وەکو وتم هەموو ناوچەکە لە ناو قەیرانێکی زۆر زۆر گەورەدایە هەتا وەکو ئێستا ئاراستەی تەواوی ڕووداوەکان بەرەو کوێ دەچی دیار نییە با زۆر زۆر دوور نەڕۆین بۆ ئەوەی لەو بابەتانە تێبگەین لە بابەتی قەیرانەکان تێبکەین ئەو قەیرانەنا هەروەکو وتمان ئەمانە پەیوەندیان بە تورکیاوە هەیە پەیوەندیان بە قەتەرەوە هەیە پەیوەندیان بە ئیسرائیلەوە هەیە دەمەوێت لەو بارەیەوە شتێکتان نیشان بدەم و بخوێنمەوە کە لە ڕاگەیاندنەکاندا هەروەکو باسم کرد زۆر قسەی لەسەر نەکرا ئەو چیە وەڵامی نامەکەی ئۆزەلانە لە بۆ لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیکەوە بەڵێ ئەوە هێنامە سەرشەشە ئەو نامەیە
بە تورکی نووسراوە ئێمە لە سەرەتای پرۆسەکەدا باسمان لەوە کردکە ئەو پرۆسەیە لە ئەنجامی چەند شتێک هاتۆتە ئاراوە یعنی ترسێکی ناوخۆیی هەیە دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا لەلایەک دەیانەوێ سیستەمی ئەوتۆکراتی یعنی ڕژێمی تونند و تۆڵ بپارێزن لە هەمان کاتدا دەیان هەوێ لە دەرەوەی سنووری تورکیادا سنووری تورکیا بپارێزن لێرەدا باسی تەوژم و ئەو شەپۆڵانە دەکەن کە لەلایەن ئیسرائیلەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچن و ئەمە ئەگەر سەر بگرێ وا ئەکا کە ئیسرائیل ببێتە دراوسەی تورکیا بەسمە سووریایە لێرەدا تاقە ڕێگایەک بۆ ئەوەی هەم ڕێگا لەوە بگری کە ئیسرائیل نەبێتە دراوسێت دەبێت و سووریا دروست بکەوە سووریا بنیاد بنێەوە و ئەو سووریایی دەبێ مرکزی بێ و لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی لە ژێر دەسەڵاتی حکوومەتێک دابێ کە نزیکە لە تورکیاوانە بەڵام لە هەمان کەمدا ئیسرائیل شتێکی دیکەی دەوێت ئیسرائیل و ئەمریکا ئەویان دەوێت کە ئەو سووریایەکی لاواز بێ لەلایەک ئیسرائیل کەی نەویستی چەکوچێکی لەسەر بدا کەی نەویستی بەکاری بێنێ و کەی نێشویستی کۆمەڵێک پرۆتۆکۆلی پێ ئیمزا بکە بکەوێتە ئەرشیفی نەتەوە یەکگرتووەکان و دام و دەستگا یاساییە نێو دەوڵەتیەکان کە لە فلانە ساڵدا سووریا و ئیسرائیل فلانە بەڵگەنامەیان مۆر کردووە فلانە خاک و فلانە گردی داوەتە ئیسرائیل و یانیش لەسەر فلان شت ئاشتیان ڕاگەیاندووە ئیتر ململانەیەکە لەو چارچێوێدایە هەر بۆیە ئیتر ئەوانە دەستیان بۆ ئۆزەلان درێژ کرد ئۆزەلان وەک کەسێکی پراگماتیکی وەک کەسێک جگە لە کارتی دیالۆگ و ئاشتی هیچ کارتێکی دیکەی لەبەر دەستدانیە کە لە زینداندایە ئیتر ئەویش مانۆڕی خۆی دەکا بەڵام لەو مانۆڕەدا هەتاوەکو ئێستا لە بواری تیۆری و فکریدا زۆر کەس بەڕای من لی تێنەگەیشتون هەیە وەک پێغەمبەر و وەک بیرمەند سەیری دەکا هەشە وەک تەسلیمکار سەیری دەکا هەردوو چیان بەڕای من ڕاستین بەڵام لێرەدا ئەمە باس ناکەم لەگەڵ کەسێک هەوڵەدەم ئەمە باز بکەم کە لە بواری تیۆری و فکریدا کە لە بواری زانستی تیۆری و سۆسیۆلۆژیدا ئاستێکی ئەکادیمی هەیە هەوڵ ئەدەم لەو بوارەدا بەرنامەیەک ساز بکەم ئەمڕۆکە دەینە سەر ئەو نامەیە کە وەکوتم ئۆجەلان پێشتر ویستویەتی تا ڕادێک تورکەکان ئیقناع بکە بەوەی کە ئەو دەتوانێ ئەو مەترسیەی ئەوان هەیە لە سووریا لە بەرامبەر ئیسرائیل ئەو تا ڕادێک ئەتوانێت چارەسەری بکە و هیچیشی ناوێ هیچی ناوێ نە ستاتوتی کوردی دەوێ نە مافی کولتوری دەوێ نە ئۆتۆنۆمی دەوێ نە فدرالی دەوێ هیچی ناوێ ئەوە تەکتیکی ئۆزەلانە ئۆزەلان کاتێک دەچێتە سەرمێز لەگەڵ کەسێک لەگەڵ لایەنێک لەگەڵ دەوڵەتێکدا دەنیژی سەرەتا هەروا بووە هیچی نەویستووە بەڵام پاشان ئەڵێ ئەگەر وەهابی باشترە ئەگەر فلان شتم بدەنێ باشتریشە وەڵا ئەگەر فلان شتی بکەن باشتریشە وانە سەرەتا گوتی هیچم ناوێ بەتەنیا ڕێگا بدەن بە محامیەکان بێن نامەیەکیان بدەنێ بەڵام پاشان ئەمجارە گوتی وەڵاهی بۆ ئەوەی کادرەکانی شاخ ڕزگار ئیقناع بکەین پێویستە ئەمن لە کۆنگرەدا بەشدار بن بە ڤیدیۆیەک بەشدار بن ئەمەشی کردوەنە پاشان گوتی ئەمەشیان بەستنێ بۆ ئەوەی خەڵک ڕزگار بێ پێویستە ئەم بتوانم بە وێنەی خۆم ڤیدیۆیەک تۆمار بکەم و لە بۆ خەڵک بڵاو بکەمەوە کە ئەمانە پێشتر لە لای دەوڵەتی تورکیا حرام بوونە پێشتر وێنەیەکی ئۆجلان بە قاچاغ هات بۆ دەرەوە هەڵایەکی زۆر گەورەی ساز کرد چەند کارمەندێک لە زیندانی ئیمڕالی لە کارەکانیان دوورخرانەوە لەسەر ئەمە بەڵام تەماشا بکەن وهایە پاشان دوای ئەوە ئۆجەلان ئیتر گوتی با هێزەکانی سووریای دیموکراتیک چەک دابنێن و باسی مافی نەتەوەی و مافی کولتوری شتیوانەکە بەڵام لە دوای ئەمەدا وتی چەکدانان نابێ حکوومەتی ئەحمەد شەرع مەترسیدارە باوەڕی پێ ناکرێ ئەمانە چەتەن ئەمانە داعشن ئەمانە ئەلقاعیدەن دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک چەکەکانیان بپارێزن جا بۆیە تێگەشتن لەو بابەتانە پەیوەندی بە
بەوە هەیە کە تۆ کاراکتەری ئۆجەلان و دیپلۆماسیەکەی تاچڕادێک شارەزای وە پەیوەندی بەوەشەوە هەیە کە ئەتۆ لەو چوارچێوەیە پرۆپاگەندەیە دەربچی ئۆجەلان وەکو بیرمەندێک سیر بکەیت بەڵام وەکووتم ئەو بابەتە با ڕەخنەبێ لە دڵتاندا لە بەرامبەر من بەڵام لە بەرنمەیەکی ئایندەدا لەگەڵ کەسێکی تیۆریسیان ئەو بابەتە هەوڵەدەم ڕوون بکەمەوە کە ئەمن لە بۆ چ ئەڵێم وەکو بیرمەند سیرکردنی ئۆزەلان هەڵەیەکی کوشندەیە ئەمە پەیوەندی بە زانستی تیۆریەوە هەیە لە هەندێک شوێندا باسی دەکەین با بینە سەر نامەکە ئۆجەلان ئەو کاتە کە ئەو نامەیە لە بۆ هێزەکانی سووری دیموکراتیک نرد ویانیش لە بۆ خۆسەری دیموکراتیک نرد خۆسەری دیموکراتیک بەو شێوەیە وەڵامی دەداتەوە ئەمە وەکو وتم لە چ کاتێکدا وەڵامی دراوەتەوە ئەمەش زۆر گرنگە ئەو نامەیە لە 22/8/2025 گەشتۆتە دەستی ئۆجەلان لە نامەکەدا چی دەنووسێت نامەی بەڕێوەبەرایەتی ڕۆژئاوا بۆ ئۆجەلان ڕێبەری بە ڕێزمان پێش هەموو شتێک ئێمە قوڵترین ڕێز و سوپاسگوزاری نامەکە بە کوردیە بە تورکیا من هەوڵەدەم زۆر بە پەلا بیکەم بە کوردی لە ناوەڕۆکدا هیچ هەڵەیەک ناکەم دڵنیام لەومەدا بەڵام ڕنگ بێ لە بواری زمانی و وشەسازیدا نەتوانم وەکو پێویست ئیتر تەرجمێ بکەمەوە تا ئەو تەرجمەیەکی تۆڵکە تەرجمەیەکی ڕاستەوخۆیە ڕێبەری بە ڕێزمان پێش هەموو شتێک ئێمە قوڵترین ڕێز و سوپاسگوزاری خۆمان پێشکەش بە بیرکردنەوە و بنەما ڕێنماییەکانتان دەکەین کە پێشکەشی گەلەکەمانتان کردووە پرەنسیپەکانی ئازادی ژنان و ئێکۆلۆژی و کۆمەڵگای دیموکراسیمان نەک هەر ڕێنوێنێکی ئایدۆلۆژین بەڵکو ناوەڕۆکی ئەو پراکتیک و مۆتیڤە سیاسی و کۆمەڵایەتیە پێک دەهێنن کە هەوڵی بنیاتنانی دەین لە ناوچەکەماندا ئەم میراتە بەمانای خەباتمان و داهاتووی گەلەکەمان پێویستیەکی حتمی و دەست لێ بەرنەدراوە نامە و ڕێنماییەکانتان بە وردبینی و هەستیاریەکی زۆرەوە گەیشتونەتە دەستمان هۆشداری و هەڵسەنگاندنی ڕێبەرایەتی ئێوە هەم ڕێنمایی کارە و هەم ئەرکێکی ویژدانیە بۆ ئێمە بەڵام دەمانەوێت بە ڕاشکاوی و دڵسۆزانە پێتان بڵێن کە ئێمە هەندێک نیگەرانیمان هەیە دیقەت بکەن لە چوارچێوەی بەرپرسیارەتیەکانمان و ئەو کارە کرداریەی کە ئەنجامی دەدەین ئەم نیگەرانیانە تەنیا دوودڵی ئیداری نین دیقەت بکەن پەیوەندیەکانی ڕاستەوخۆیان بە سەلامەتی گەلەکەمان و پاراستنی دەستکەوتەکانی پرۆسەی دیموکراسی و پاراستنی هاوسەنگی پشتیوانی نێودەوڵەتیەوە هەیە ئێمە دەمانەوێت ئەوە بزانین کە هەر بڕیارێک کە ئەمڕۆ لە ناوچەکەدا دەیدەین تەنها لەسەر بنەمای ئیرادەی ناوخۆیی خۆمان نییە بەڵکو بە هەڵوێستی ئەکتەرە دراوسێکان و هەڵوێستی دۆزینەوەی هاوسەنگی نێودەوڵەتی و هەڵسەنگاندنی ئەکتەرە نادەوڵەتی و دەوڵەتیەکان لە ناوچەکەدا کە لە ڕاوێژن لەگەڵ ئێمەدا لە قاڵب دەدرێت هەڵوێستەکانی دەوڵەتی سووریا لەم ساڵانەی دواییدا دەستێوەردانەکانی ناوچەیی و بە تایبەتی بەڕێوەبردننی سیاسەتی تورکیا ئەو گۆڕانکاریە بنەڕەتیانن کە دینامیکی ئەمنی لەسەر زەوی و جوولەی دانیشتوان و بەردەوامی پێشوازی نێودەوڵەتی دیاری دەکەن لەم چوارچێوەیەدا دەبێ نەک تەنیا بە تاکتیکی کورتخایەن بەڵکو بە گەڕەنتی ئەمنی و سیاسی و کۆمەڵایەتی کە ئاراستەکراوی داتاکانە مامەڵە لەگەڵ دەرئەنجامەکانی هەنگاوە گشتیەکانی وەک یەکگرتن یان گۆڕانکاریە ستراتیژیە هاوشێوەکان بکەین هەروەها دەبێ بەڕوونی بڵێین کە ئەو ئاراستە فراوانترەی کە ئاراستە دەکرێت پشتیوانی خەڵک هاودەنگی لە دیاسپۆرا و بەرژەوەندی زۆرێک لە هۆکارە نێودەوڵەتیەکان هەم سەرچاوەی هێزی ئەخلاقی و هەم دڵنیایی پراکتیکین بۆ ئێمە ئەم پاڵپشتیە شەرعیەتی خەباتمان و دیدگای نێودەوڵەتی دەستکەوتەکانمان مسۆگەر دەکات
ئەگەر هەنگاوەکانی وەک گواستنەوەی یەکلایەنە و لە ناکاوی چەکدانان یان دەستبەردان لە دەسەڵاتە ئیداریەکان بەبێ دەستەبەرکردنی هەموو لایەنەکانی پرۆسەکە بگرینە بەر، نەک هەر هیوای گەلانی خۆمان لەت دەکەین، بەڵکو مەترسی لاوازبوونی هاودەنگی جیهانی و قەزای سیاسی و مانۆڕگەراییمان بە تایبەتی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا هەیە پەرتەوازە دەکەین. ئیدارەی خۆسەری پەیوەندیەکانی دەرەوە 22 مانگی ئوت یعنی مانگی 8 مانگی ئۆگوستی 2025 ئەمە لەو کاتەوە ئەو نامەیە وەکو وەڵامدانەوە ئاراستەی ئۆزەلان کراوە. جا لێرەدا دەمەوێ ئەمەتان پێڕابگەینم بە خۆشتان لەوانەیە لە ناو دێڕەکاندا هەستان بەوە کردبێت کە نامەکەدا بە ئاراستەیەکدا نووسراوە لە ناویدا لە نامەکەدا چیڵێ. هەر وەکووتم لە سەرەتای هەر پرۆسێکدا ئۆجەلان وانیشان ئەدا کە داواکاری بەرامبەرەکەی 100% بەجێ دێنی بەبێ ئەوەی هیچی بووێ. پاشان ئیتر بەردەوام دەزانێت چ لە لای ئەو چ لە لای ئەوانەی کە لەگەڵیدانە وەکو هێزەکانی سووریای دیموکراتیک دەبێ، هەڤاڵانی شاخی دەبێ، ویانیش دەم پارتی دەبێ، ویانیش خەڵک دەبێ، ویانیش کۆمەڵگای مەدەنی بێ، هەندێک ریاکسیۆن نیشان دەدرێن بە دەوڵەت دەڵێ تەماشاکەن من هەنگاومنا، بەڵام ریاکسیۆنەکان ئەوانە وا دەڵێن، ئەوانە ئەڵێن ئێمە ناتوانین ئەمە بکەین بەڵام ئەتوانین ئەوە بکەین. یعنی مەسەلەی پرۆسەی چارەسەرکردنی کێشەی کورد، دیالۆگی نێوان ئیمڕانی دەوڵەتی تورکیا و مەسەلەی ڕێککەوتنی ئەحمەد شەرع لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدا مەسەلەیەکە، نە لە دەست ڕەجەب تەیب ئەردۆغاندایە، نە بە تەنیا لە دەست باخچلیدایە، نە بە تەنیا لە دەست دەوڵەتی قوڵی تورکیاشدایە و نە لە دەستی ئەحمەد شەرعدایە. ئەمیان 100% دەزانن. لێرەدا کۆمەڵێک ئاکتۆری نێودەوڵەتی گەورە هەن کە ئەگەر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەگەر عەبدوڵڵا ئۆزەلانش بشی هەوێ ئەمانە پێک ناین. یەک لەوانە مەسەلەی لە نامەکەدا باس لە هەستیاری دەستبەردان لە ئیدارە دەکرێت و یانیش هەستیاری دەستبەردان لە چەک دەکرێت دەگەی بەبێ گەڕەنتیەک، بەبێ وردەکاریەکان و بەبێ پرسکردن بە ئاکتۆرەکانی کە لەگەڵماندان ڕاوێژیمان لەگەڵ دەکەن. ئەوە باسی چێ دەکات؟ ئەو ئاکتۆرانە چێن؟ ئەو ئاکتۆرانە بەتەنیا ئەمریکای نەخێر، بەتەنیا ئەمریکانیە، فەڕەنسایە، بەریتانیایە، ئەمریکایە، ئەڵمانیایە، ئۆردونە، ئیماراتە، سعودیایە، قەتەرە، عێراقە، لە هەمان کاتدا بارزانیە، تاڵەبانیە، حتا دەوڵەتی ئێرانە. دەوڵەتی ئێرانەیانە تۆ خۆ باسی بابەتێکی وەها بەسیت و هەرزان ناکەیت و باسی بابەتێک دەکەی کە فەرقی نییە لەگەڵ بابەتی فەڵەستین و ئیسرائیل زۆر گەورەترە، چونکە فەڵەستین و ئیسرائیل بەتەنیا کاریگەری لەسەر ئیسرائیل دەبێ. بەڵام ئەو بابەتێک کە تۆ باسی دەکەی کاریگەری لەسەر ئێران دەبێ، کاریگەری لەسەر داهاتی عێراق دەبێ، کاریگەری لەسەر سووریا دەبێ، کاریگەری لەسەر تورکیاش دەبێ و ئەمە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەواو هەیە. ئەمە کۆی بابەتەکەیە. لێرەدا هەر وەکووتم بە تەنیا تەفسیرکردنی بابەتەکان لە چوارچێوەی 2 تانک و 2 تۆپ و 2 ڕاجیمە و 2 درۆن ویانیش لە چوارچێوەی لێدوانێکی تەکتیکی ئۆجەلان هەڵەیەکی زۆر گەورەیە. مەسەڵەن ئۆجەلان لەو 2-3 ڕۆژانەدا شتێکی وتی یان دەبێ کوردەکان لەگەڵ دەوڵەت ڕێک بکەون، دەوڵەت ئامادە بێ لەگەڵ کوردەکان ڕێککەوێ، یان دەبێت کوردەکان دەوڵەتی خۆیان دروستکەن. ئەمە هەمومان دەزانین کە لە خەریتەی ئۆجەلاندا ناڵێن دەوڵەتی کوردی نییە، یعنی دەوڵەتی بدەنێ نایهەوێ، دەوڵەت ببێ نایهەوێ، دەیەوێت لە زینداندا بێ هەتا دوایی، دەیەوێت هەڤاڵەکانی لە شاخ بێ نەخێر. بەڵام ئۆجەلان باش دەزانێت لە هەڵومەرجی ئێستادا شتێک نییە وەکو دەوڵەت، شتێک نییە، بەڵکو شتێکی هەڵومەرجێک هاتۆتە پێشەوە کە دەوڵەتەکان ناچارن لەگەڵ ئاکتۆرە نادەوڵەتیەکە واتە کوردەکان ئەگەر خۆیان بکەن بە ئاکتۆر لەگەڵ ئەوانە ڕێک بکەون. ئەڵێ
یان ئەمە یانیش کوردەکان ناچارن دەوڵەت بۆ خۆیان دروستکەن. بەڕێز زوبێر ئایدار کە بکە بەڕای من بە هیچ شێوەیەک باوەڕی بە لە ڕووی فکریەوە هیچ پەیوەندیەکی بە ئۆجەلان و ئەوانە نییە، ئەو بە تەنیا ئەو نییە، بەڵام من ناوی ئەو دێنم. یەکسەر دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ مادەم ئێوە دەستی ئاشتی ئێمە کە لە بۆ ئێوەمان درێژ کردەوە ڕەت دەکەنەوە، ئێمە چین دەوڵەتی خۆمان دروستکەین. یعنی تەماشاکە چۆن لێدوانێکی تەکتیکی ئۆجەلان دێ ماسکە لەسەر هەواڵەکانی خۆی هەڵدەداتەوە، ماسکیان لەسەر هەڵدەداتەوە کە ئارە زۆکی دیکەیان هەیە، فکرێکی دیکەیان هەیە لە چوارچێوەی ئەو بابەتە لە مەسەلەکان ناڕوانن، فکر و بۆچوونێکی دیکەیان هەیە، ئەجندای تایبەت بە خۆیان هەیە. ئەمە وات لێ دەکا کە ئەتۆ بچێ ناو ئاڵۆزیەکی فکری و سیاسی و ئەو ئاڵۆزیەوە، ئەو ئاڵۆزیە لە کرداردا ڕنگدانەوەی هەبێ، هەروەکو لە چالاکیەکاندا ڕنگدانەوەی هەیە و زۆر جار ئێمە باسی دەکەین. هەر لە بۆ هەندێ لەو چوارچێوەیەدا مرۆڤ تەماشای ئەو شەڕەی ئێستاکە دەکرێ بکە باشتر دەبێ و تێگەشتنێکی ڕوونترمان بۆ دەبێ و لە ناو ئەم شەڕەدا بە تایبەتی لە جەبهەی سووریادا دووسێ گروپن کە گروپێکیان وەکو پێویست ئاوێتەی ناو سوپای ئێستای ئەحمەد شەڕع نەبووە، حەمزات و ئەمشات و ئەمانە و ئەمانە کێشەیەکی زۆر زۆر گەورن لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک. هێزەکانی سووریای دیموکراتی ناتوانن لەگەڵ ئەمانە یەک بگرن، ناتوانن لەگەڵ ئەمانە ئاوێتە بن. ئەگەر مەزلوم عەبدیش بکەنە سەرفەرمانداری سوپای سووریای ئەیندە ناکری، یعنی لەگەڵ ئەمزات و ئەمشات و ئەو چەتانە زەیتون دز و نەوت دز و تەنەکە دز و مریشک دز و ئیش و کاریان لەماوەی 10 ساڵ بەتەنیا تەجاوز و تاڵان و کوشتن و بڕین و دزی بووە. لەو شەڕەدا ڕنگ بێ ئەمانە لە ئامانجی یەکەمینەکاندا بن و هەوڵ بدرێ ئەمانە بەشێکیان پاکتاو بکرێن و ئیتر باڵانسی هێزەکان زیاتر دەردەکەوێ و ئەم کاتە ڕنگ بێ سەر لە نوێ دووبارە دانیشتنی جیاوازتر ئەنجام بدرێنەوە. بەڵام وەکووتم مەسەلەکە مەسەلەیەکی زۆر زۆر فراوانترە. هەر لە بۆ هەندێش ئەو نامەیە کە میدیاکان دڵنیام لەوەی کە پێیان گەیشتووە بەڵام باسی ناکەن، چونکە نایان هەوێ لە مەسەلە پۆپولیستیەکان ڕزگاریان ببێ، نیان هەوێ لە حەماقەتی میدیایی ڕزگاریان ببێ، زۆر قسەیان لەسەر نەکردووە بەداخەوە. ئەمەش وامان لێکە تێگەشتنێکی بەرفراوانمان لە بۆ ڕووداوە ڕۆژانەیەکان نەبێ. تکایە بەردەوام بن لە لایکردن، لە پرسیارکردن و بەردەوام بن لەوەی کە ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب. ئەو قسانەی کە لێرە دەکرێن لە شوێنی دیکە ناکرێن. ڕێز و سڵاو، هەتا بەرنامەی ئایندا.